لە کاتی ئێستا دادگایکردنەکە بەڕێوە دەچێتن وەکو ئەوەی کەوا چارجار ئەم پەراوە دواخرا بەهۆی بەو سەبەبانەی کەوا دادگا بە مەبەستی وردبینی کردن یاخود مەبەستی نەقلکردنی دادوەرەکان دادگا دوا پێنجەمین جار ئەمڕۆ کە دادگا بڕیاری ئەوەی دەکەوا دادگایکردنەکە دەست پێ بکاتن و بەڵام تا ئێستا لێمان دیار نییە ئەمڕۆ دادگا تەنها وتەکانیان دووبارە وەردەگرێتەوە یاخود دادگا بڕیاری خۆی دا بەڵام بە ئومێدیەوەی کەوا دادگا ئەمڕۆکە یاسایانە بڕیار بدات لەبەرەوەی ئەم پەراوەی کەوا ئاراستەی تۆمەتخراوە پاڵان کراوەتەوە کەوا چەند تۆمەتێکی بێ بەڵگە و بێبنەمایە بازەوە دەکات کەوا هەوڵی ئەویان داوە کە بەڕێز پارێزگاری دهۆک تیرۆر بکەن و یاخود تەقینەوە ئەنجام دەن لە سایرە سەرۆکی حکومەت و یاخود هاوکاریان لە بەڕێز سەرۆکی کۆماری عێراق و یان سەرۆک وەزیران وەرگرتیان ئەو تۆمەتانێک کە ئاراستەشیان کراوە هیچ بەڵگەیەکی بیندراو نیە هیچ بەڵگەیەک نییە کەوا بسەلمێنێت کە ئەوان ئەو تۆمەتان ئاراستە کردووە و خۆشیان خودی خۆیان ئینکاری ئەو تۆمەتانیان کردووە و ئەو شاهدانەی کەوا وەکو شاهدی سەلماندن لە ئاسایش وەرگیراوە هەر هەمان ئەو شایدانە لە بەردەم دادگای تاوان لە دەستەکانی ڕابردوو ئینکاری ئەو بابەتیان کردکەوە تۆمەت خراوە پاڵان هیچ لەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵیان بوونی نییە و دوورە لە ڕاستی و لە کاتی دەستگیرکردنیان هیچ ئالەتێکی تەقینەوە یاخود هیچ سەکێکیان بەدەستەوە نەبووە تاوەکو بسەلمێنێت کە ئەوانە بەتەنها حاڵەتێکی وا بوونا گروپێک هەبووە لە بەینان وەکو گروپێکی بڵێن ماسنجەری هەبووە واتسئاپی هەبووە کە ئەوانە ئەندامی ئەو حزبێک بوونە کەوا سەرۆک کۆماری عێراق ئەو کاتی سەرکردایەتی ئەو حزبەی دەکرد و عەرەکەی دەکرد لەو کاتەیە ئەوانە تەنها گروپێک لە بەینیان هەبووە ئەو کاتەی کەوا لە بەینی خاوەکو ئەندامان کوادری و حزب کاریان کردووە بەڵام بەتەنها زانیاری گۆڕینەوە و ینی هیچ شتێک نەبووە کەوا بتە هۆی پشێوی ینی ئەو مادەی کە ئێستا بەسەریان فەرز کراوە و بچێتە بابی ئەو مادەیە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لە دادگا ئەو بەڵگەی بێتاوانەکە ئێوان هەموو دەستەرمێنین و هەمووی ئەوەی پێویستە لە دادگا عەرزی دەکەین بە ئومێدین دادگا ئەمڕۆکە بڕیارێکی یاسایانە بداتن و بە ئیفرازکردن و ئیلغا ئەو تۆمەتێک کە ئەخراوەتە پاڵ بریکاردارانمان